کاتێک باسی یەکپارچەیی کوردستان دەکەین هەمووان دێتە پێشچاومان کە تەواوی خاکی کوردستان بەبێ کێشە و لەمپەر ببڕین، بەڵام هێشتا ئەو خەونەی کوردستانیان بە تەواوی نەهاتۆتە دی. شاری قامیشلو لا خۆر ئاوای کوردستان، ئەو شارەی کە هەمیشە جێی سەرنجی ئەو کەسانە بۆ کە سەردانیان کردووە و بە یەکێک لە شارە ئارامەکانی خۆرئاوا دادەنرێت و لە ئێستاشدا هاوڵاتیانی قامیشلو باسی بوونی ئەمنیەت و ئاسایش دەکەن و پێیان وایە بە بەراورد لەگەڵ چەند ساڵی پێشتر ڕەوشی ژیان تا ڕادەیەک باشتر بووە. بە جۆرێک پێشتر پێکهاتەکانی ناو ئەم شارە هێندەی ئێستا پێکەوە ژیانیان نەبووە. قامشلو خۆشحال تەنها تتش چێ نەبووە تێدا. قامشلو تتش تێدا چێ نەبووە ئەف 2 ساڵە ئەف قابەلەدەیها هەفتوو کوشتن و هەفتوو گەلک ئێسیل قامشلو چێ بوون گەلک جێ وا نەمایە ینی ڕازانێ وەکە عادەت قامشلو جهه خودەیە خودێ باشێ و خودێ جارۆک بهێلن دەفعم کرد و قووەتەمە الحەمدولله باش. سرێمە بلندە وەسایشە مەڤە بیا پەژێ مەڤە مەجلیسێ مەڤە الحەمدولله یانی ژهال خۆشتر مە نەمادوێ یانی مەتخەون دەژی مە بیر نێت بکو ئەف شۆڕە شەرابێ سەرۆکاف و ڤیژمەرەیەنێ خوار وان بێ هەر و سرزگار بن و سەرفراز بن و ببنە دەولەت هەڤارن هەنە ئەvێ باز دت بێ نەخۆشە نەڕاستە باجانێ مە ژی ئەمریکا ئەرزانترن سێڤێ مە هەرمەزی ژیە سعودی ئەرزانترن خوارن زەحفە چکی یعنی دوێن بحەملێنن شۆڕەشەکە ئەمێ برچی بن ئەمێ بێئاف بن گەرەکەم لێ نەبێژە گەرم باز نەن ملکێ خۆ عەردا خۆ شەرەفا خۆ نەبەردن چمات بێ عەرد و عەرد شەرەفە خەڵک بە تەواومانە ڕازیە خەڵک کوردستانی دەوێت خەڵک کووردە خەڵک خۆی فدا دەکات لەبەر خاکی کوردستان بەڵام شتێکی کە هەیە شۆڕشە جەماعەت دەبێت تەحەمولی بێ جەماعەت دەبێت شاری خۆی تەرک نەکا ئێرە شۆڕش بوو لە ئێرانێ تەواوی کوردستانی عێراقی هاتێ مەهابادێ لە مەهابادێ شۆڕش دووبارە شۆڕۆ بوو چوونەوە بۆ عێراقێ هاتن بۆ تورکیی ئەو دەربەدەری و ئەو مشکلاتی کە بۆ کورد پێشاتۆ لە بەرێەوە بووە لە ئەوەڵەوە بووە. ڕاگوزەرێکی خێرامان بەنێو خەڵک و بازاڕی شاری قامیشلۆدا کرد. دانیشتوانەکەی بە خەندەوە پێشوازیان کردین. هاوکات باسییان لەوە کرد کە ڕێژەیەکی زۆر لا خەڵکی ئەم شارە بەسەر جەمچین و توێژەکانیەوە شاری خۆیان چۆڵ کردووە لە کاتێکدا ئەم شارە پڕ ئارامترین شاری خۆرئاوایە و پێویستە هەمووان بگەڕێنەوە سەر جێدی خۆیان و خزمەتی ئەم شارە بکەن. بڕاستی ئەم گەلێکی کێفخۆشن بهاتنە قەنالە کورتسات نیوز کانتۆنا جەزیرە تایبەت لێ دەرێ قامشلۆ ئەمکارم بچێکی کوردی بێژن ژیانە درۆژاوای کوردستانی دۆ تایبەت کانتۆنا جەزیرە لێ دەرێ قامشلۆ ژیانەکە هەڤەشە ینی بەری 3 ساڵە لێ دەرێ یە عەرەب بیە خرستیان ڕە نەداخەوی یە خرستیان بیە کورد ڕە نەداخەوی پشتی ڕێڤەبەریە خۆسەریە دیموقراتیک هاتە ڕاگەاندن میدیایدا لێ دەرێ درێڤەبەریەدا هەموو پێکات لەفگەهانە هەفتوو عەرەب سریان ئەرمەن ئاشووری و کورد هەڤال چ کەسی گۆش وڵاتی کۆچبەر بوویە ئەو خاین تێ حەسێب تێکچەوە چ وڵاتی ماهاتی نەفیشەک هاتی تەقانن حەبکی برچی بوون چێ بوویە ئەم دەربازکە و خەدێت قەدین ینی دەبێم کردشەوە ئەم گوش وەکەبن ینی چ کەسێک کۆچبەر دەبێ خاینە هەڤال ئەزوی خاین دەحەسبین ئەم دژی ویت شێهانێنە ئەنو ئیرۆ ئەم گەلکی بحاجەتێ وانن ڕەوشەنبیر مهندس دەختۆر ئیرۆ وڵاتی مە شەڕ دژمن هاتی دەوێ دەریێمە بریندارێ مە هەگەر تەختۆر نەحازر بن بریندارێ مە وێ بمرن ئەو گونەهکارێ وانن چ بریندارێک وهرە گەلێکێ تەختۆر بێ محاسبەکردن محکەما گەل ژێر بێ چێکردن تەما خیانەتە حەری مەزن دوێ باج بێ خۆرابێ مهندش بی باج بێ خۆرابێ چ مواتنی هەبێ باج بێ خۆ وڵاتی خۆرابێ ینی خزمەتاوی وڵاتی بکێ وەختێ ئەو خزمەتاوی وڵاتی نەکێکی بکێ. تێکچوونی بارودۆخی ئابووری و سیاسی هەر ناوچەیەک یا هەر وڵاتێک ڕاستەخۆ کاریگەری لەسەر دانیشتوانەکەی دروست دەکات. ئێستاش لە ڕۆژئاوای کوردستان و لا شاری قامیشلو بەهۆی ئەو شەڕ و پێکدانانەی کە لە ناوچەکە ڕوویداوە کاریگەری لەسەر دانیشتوانەکەی دروست کردووە هاوڵاتیانی ئەم شارە بە شێوەیەکی زۆر خێرا کۆز دەکەن بەرەو باشووری کوردستان و بەرەو شارەکانی هەرێمی کوردستان.
بەڵام هاوڵاتیان ئەم شارە پێیان وایە کۆچکردنی بە لێشاوی هاوڵاتیانی شارەکەی خۆیان و بەجێهێشتنی زێدی با و باپیرانیان بە خیانەتێکی گەورەی نیشتیمانی دادەنێن و هەرچی دەخوازن هەرچی زووترە بگەڕێنەوە سەر زێدی با و باپیرانی خۆیان. ئاکۆ کەریم کورسات نیوز، شاری قامیشلو، ڕۆژئاوای کوردستان.